ڕەشۆ بگرن ڕەشۆ بگرن ئەوە ساکێک لە ئەوەکانی یەک لە پۆزتیفەکانی یان خەڵکە ڕای دەگریت لەبەر ئەوەیە کە لە ماڵ ئەگەر تۆ لە ماڵ سەرمایە لە ئیش دێوە دەبی پاڵ دێوە بەڵام کە سەگت هەبێ بە ناچاری دەبی بێ دەرێ ئەو جۆ گۆڕینە لە تەندروستی زۆر باشە نیمچە ڕاضەکە هەرچی کەش و هەوایەک بێت و ئینسانیش لەو ئەوروپایە بە تایبەتی زستانان لای ئێمە سکەندەناوێ سەعات 2:30 ڕانێ دەبتە تاریکی 2:30 لە بۆ 3 تاریک داتی هەتا بەیانی 8 تقریبا زۆشی زۆر کە ئیبە بەڵام کە لەگە سەگ تێ دەرێ نیمچە گۆڕینەکە یاریش لەگەڵ دەکەی ئەوەم لەناو بەفرە بەفر و چیە ئێرە جارجار دەین تۆ تەندروستی زۆر باشە هەریسم بزانین سەگ لێرە بە دەر لەوەی کە ئاژەڵ دۆستەکەی ئیسفادەی لێ دەکەی ڕێز دەگیر بەڵام خۆپەرستی ئینسانیشە ئەگەنا لەو کارمامەس ڕاناکیشی لەو ئاژەڵش بەزەگە سەگ دەیوێ دەرێ ڕۆژێ بەلای کەم 2 جارە جە تەندروستیە زۆر باشە هەرویستم ئەو جە و مەنزەرە جارجاریش دوورکەوینەوە لە سیاسەت لە ها چەند کاتژمێرەکە دەیادەی بینەوە سەر پارتی یەکێتیە چکو بەدەستە خۆت نییە هەنی ڕادچی شێگەنە بەرمنەر ئینسانە کەش و هەوایەکی گووە هەندەیە بەس پشوو بدە ئەوەندەی تەمەنیمە بەڵام چ دەکەی ئەو سیستەمە چەتەگەری دزە بەدەستە خۆت نییە لەو 5,000 کیلۆمەتر ئەم لەی دوورم ناتەم لەی دوور و پەرێز بم کاتێکی خۆش هەویستم هەر باسی ئەوە بکەم کە زەرورە ئینسان کەشوهەوای ڕۆژانە بگۆڕێت هەر لە یەک جەودا نەبێت کاتێکی خۆش ڕەشۆرە وەرە بڕۆین یاڵە غاردەین ڕەشۆ یاڵە غاردەین غاردەین دیمانەشی بگرن کورە بگیرە خڕیەی بگرە ئەوتەڕی وەرەگەمەی بکەین بگرین وای ئەوە سەرچی ناو بەفرە بە جیناتەوە ئیکەنەدایە هاتە ئێرە لە ئەوروپیەکان تایبەتی بەریتانیا خسی مستەعمەرە بووە دزیتیان هیناتیان ئێستا لە ئەوروپای ناوی لابرادۆرە بەس 4 ڕەنجی هەیە ئەسڵەکەی هەوتەرێکەمە یاڵە ها کورە بیگرن خێڕیوە وەرە لەزەت لە ئاو بەفر دەکە زانم چ دەوێ گلادی دلت خۆشە بگرن بەون دەردەپیری ها ئەو جە هاتنە دەرەوە زۆر گرنگە لە بۆ ئێمە لەبەر ئەو وڵاتە تاریکە لە 2:30 ڕوانەوە زستانان لە دوای مانگی 11 دەست پێ دەکە هەتا هەشتی ئێواری 2-3 مانگ باش ناڕۆینەوە ئیتر هاتنە دەر ئەجباریە کە سەگەتە بێ ئیتر جەوەکە زۆر خۆش دەکە بگرن هەتا وەکو بۆمە ژینگە گۆڕینەکە تەندروستی لە جیاتی وەرزشە بەسە کاک ڕەشۆ بەسەوەرە بڕۆین بچینەوە مارێ یاڵە کورە بیگرن ئەو نزیک ماڵمانە تەڵەبە بۆ منداڵان هاتین خوان جەو دەگۆڕن لە ناو بەفریش یاری دروست دەکرێت دەبی خۆمان بگونجێنین وەی کەش و هەوایەکی خراپمان هەیە بەس دەبی بیگرن